بخير بين سلساو ام فيستيوالو كوكرنوي دوستان وخزمان لبونا برشكوداردا من زياتر لكاتا ناقرم هیوای سرکوتن بو همو لایتان اخوازم سپاس گزاری خواهی گورش اکن که همیشه او برایتی و یک رزمان بو پارزن کلمی وان مانده انشاءالله زیادترش ابد لایمده سپاسی اوش اکن که دست نشانی کردی وکو کوری شهید حزام سورتی برزگرتن ده شهیدانی کرد و کردستان و شهیدانی عشیرتی سورتی و یک رزی سوران و بادینان زور زور سپاس بو همو لایتان که لشفیل اتیاتیاکانی کردستان ارکتان کشا و آمده و لگل ما زور سپاس عشيرتي سورتي لسلمي خلافتي عبد الله كريمان عمر ليربوا بوني بوا زي عشائري بيمان أري بحربي بكردي نسرا زور واضعي أري سورتي كوري نزاريا بياوك ناي نزاريا كورا شابيناي سورتي بينس كوريابن كورا جورك إمام شيخا دوامي با وسوا سيمي ماندا سارمي ساما بينزمي باسا اما او سورچانەی سۆرە و بادینە هەموویان لەو 5,000 ڕێککەوتین ئێستا لە سۆران خەبیلەی وشکاشی هەیە خەبیلەی مارەباس هەیە مامەسام هەیە منتێک کەتینە مەنتیقەی دەشتی کۆیە کە منتێک هۆزەکەن لە هۆزی سوورچی کوڕی سوورچیە عەشیرەتی منتێک بادینان برا گەورەکان لەوێ ژیانی بەسەر بدێنای مام شێخ بووە هۆزەکانی مام گرد و مام ڕەس و مامان وەمەر و مامبار و مام ڕەس و هەتا ئاخیرەکەی ئەوەش زوڕەتی مام شێخنە ئەو حەشیرەتە تابعی قەزای ئاکرەیە نەعیە هەریر نەعیە خەریفان نەعیە بجیل سێ نەعیە خاسی سوورچی هەیە سەر بە هیچ کەسە کۆ نییە ئەو سێ نەعیەی سوورچینە ئەو سێ نەعیانەکە پێک هاتینە نەعیەی بجیل لە بادینان نەعیەی هەریر نەعیە خەریفان